وەفدی پارتی دیموکراتی کوردستان سەردانی شاری سلێمانی کرد و لەگەڵ یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە. وەفدەکەی پارتی لە سەرەتای سەردانەکەی بۆ سلێمانی سەردانی مەکتەبی سیاسی یەکێتی کرد و لەگەڵ وەفدی یەکێتی کۆبوونەوە. دوای کۆبوونەوە کە هەریەک لە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی و مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیان ئەنجامدا. دڵنیاتانەکەم کە کۆبوونەکەمان کۆبوونەوەیەکی باش بوو. مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارژێڕی مەکتەبی سیاسی یەکێتی لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکەوە ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا لێکتێگەشتن و تەفاهومی باش لە نێوان یەکێتی و پارتیدا هەبوو، بەڵام هیچ بڕیارێکی تێدا نەدرا و کۆبوونەوەکان بەردەوامە بن. لای خۆشیەوە فازڵ میرانی سکرتێری مەکتەبی سیاسی پارتی ڕایگەیاند پرۆژەی پارتی پەیامەکەی بارزانی و ئەیانەوێت بیکەنە پرۆژەی گشتی. فازڵ میرانی وتیشی بە گشتی یەکێتی و پارتی بەرپرسن لە دۆخی هەرێمی کوردستان. دوای کۆبوونەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی وەفدی پارتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە. دوای کۆبوونەوە کەش وەفدی پارتی و گۆڕان هیچ کۆنگرێکی ڕۆژنامەنووسیان ئەنجام نەدا و ناوەڕۆکی کۆبوونەوەکانیان بۆ ڕۆژنامەنووسان نەخستە ڕوو. لای خۆشیەوە ئیسماعیل نامیق ئەندامی شاندی گۆڕان بە میدیای گۆڕانی ڕاگەیاندووە وەفدی پارتی هیچ پرۆژەیەکی پێ نەبوو، ئێمەش پرۆژەمان نەخستە ڕوو، کۆبوونەوەکە ڕاگۆڕینەوە بوو. دوای مانگێک لە پەیامەکەی بارزانی کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆتایی هات، بەڵام تاوەکوی ئێستا هیچ هەنگاوێکی کردداری بۆ باشکردنی دۆخی هەرێم نەنراوە و نازانرێت قۆناغی دوای ئەم کۆبوونەوانە چۆنە بێت.